ئەم بەنسبەت کەیسی ئەو کوڕەم ژانی گەشتەوێ هاتین گوتم کاکە ئەمن وەختی خۆی ئەوها ژانم گرت چوومەکن دکتۆر دلێری دکتۆر دلێری لە خەستەخانەی میهرەبانی لۆ من فاسی کرد بەردم هەبوو لە زەرداوێ عملیاتی لۆمە کرد ئێستاش کوڕەکەم ئەو ژانێ گەشتە و سبێنێ هاتینە خەستەخانەی فاسی لۆ کرد عینە گوتی بەر لە زەرداوت ئێستاش لەو خوایە بە زیادبی زەداویشی عملیات کرد عملیاتێکی زۆر ناجێ 100% خەستەخانەی میهرەبانی بەڕاستی دەگاتەمە لە زۆر ئەوەی نەک لۆمە لۆ هەموو فەقیرێک لۆ هەموو ئینسانێک لۆ هەموو ئەوەی خەستەخانەی میهرەبانی بەڕاستی میهرەبانیە زۆر سپاسی دکتۆر دلێریش دەکەین کە یارمەتی زۆر کەس دەداتن یارمەتی هەموو ئینسانێک دەدا بەبێ فەرقی مەمنونی عملیاتەکەشمان زۆر بە سەرکەوتووی نەجاحەتی هێنا زۆر سپاس بۆ خوای گەورە میهرەبانی دڵسۆزی و لێزانی